لە بازاڕدا خواستی خەڵک لەسەر ئەو مریشکانەیە کە کێشیان زیاترە. مریشکی سەر و 2 کیلۆگرام لە هەموو دوکانێکی مریشک فرۆشتندا زۆرتر داوا دەکرێت. ئێمە وەکو مشتری لای خۆمان و کەوانێ واتێ مریشکمان لێکڕن زیاتری ئەوەی کەتێ یەکسەر داوای مریشکی خەڵەوەگە زیاتر 2 کیلۆ نی و 3 کیلۆ کێشەی نییە، تاکو 3 کیلۆ بەسەرێش بێ کێشەی نییە، بەڵام وەکو مریشکی بچووک کەم کەس یعنی داوایەکە. زانستی پەلەوەر پێچەوانەی خواستی خەڵک بڕیار دەدات. بە پێی زانست هەموو مریشکێک لە کێشی 2 بۆ 2 کیلۆگرام و نیو بۆ مرۆڤ تەندروستە، نەک کێشی زیاتر. مریش کاتێک لە 2 کیلۆ یاخود 2 کیلۆ 250 سەر ئەکەوێت، ئەتر نسبەی کۆلسترۆل نسبەی چەوری زیاترە پێ، واتە تۆ خواردنێکی فول چەوری ئەخۆی وەکو لەوەی خواردنێکی پرۆتینی بخۆی کە لە ئەسڵدا خواردنی گۆشتیش بۆ خۆی خواردنێکی پرۆتینیە بێت بەهای پرۆتینەکەی بەرزتر بێ لە چەوریەکەی. قەڵەوکردنی مریشک لە کێڵگە پەلەوەریەکاندا قسەی لەسەرە. بەشێک دەڵێن ئەو زیادکردنی کێشە نازانستیە، بەڵام ئەوەی لە ناو کێڵگەکاندا دەگوزارێت و چاودێری حکوومەتیش بابەتێکی ترە. ئێمە ئەیهێنین لە مەفقەس ئەیهێنین لێرە دایانینەوە جوجکە تقریبان بە 45 شەو 40 شەو دەبێتە 2 کیلۆ بۆ 2 کیلۆ نیم. جا ئەوەیشی کە دەیدێنی ئەمە ئاڵفە مەسەلەن دەرمانە ڤیتامیناتە ئەم شتانەیە. لە کاتی داخلکردنیان کە جوچکە ئەهێنن لە کاتی بەخێوکردین لە کاتی فرۆشتنی شای ئەمە پشکنینی بۆکەین. ئەو پشکنینانە ئیتر بۆ ئەوەی کە بزانین لەبارە شیاوە بۆ ئەوی بچێتە بازاڕەوە، ئەگەر شیاو بێ و نەخۆشی نەبێ چێتە بازاڕەوە، ئەگەر شیاویش نەبێ ڕێگەی پێ نادرێ فرۆشی لە بازاڕەکانە. هەر هاوڵاتیەک لە گەرمیاندا ساڵانە پێویستی بە 25 کیلۆگرام گۆشتی مریشکە، بەڵام ئەو خواستەی خەڵک هەیەتی پێچەوانەی بۆ چوونی زانستیە کە کێشی مریشکێک گەیشتە 3 کیلۆگرام خواردنێکی تەندروست نابێت. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.